هەر جارێک سەرکردە کوردەکان چوبنێتە عێراق باسی پایە و پارەیان کردووە. ئەگەر ئەو ڕیفراندۆمە ئەنجام بدرێ خاڵی یەکەمی زەرەری گەورە زیانی گەورە بە خەڵکی کوردستان ئەوەیەکەوە مادەکانی خاکەکانی مادەی 140مان لەدەست دەچێت. وای ئێستا لە بڕیارەکەی پەرلەمانی عێراق زۆر بە ئاشکرا و ڕاشکاوانە دیارە، هەروە مەلامیح و سیمایەکانی دیار دەکەوێت لە سەر ئەرزی واقعکەوە بەرەبەرە مادەی 140 ئەو ناوچانێکەوە پێشمەرگە بە خوێنی خۆی گورتێتەوە ئێستا سەبر لەدەست کوردستان دەردەچێت. بەڕاستی من پێم وایە ئەو سەرکردایەتی حالی ئێستا ناتوانێت بە هیچ شێوازێک کوردستان لەو قەیرانە دەربهێنێ، چونکە ئەو سەرکردایەتی لە ماوەی 6 ساڵی ڕابردوو هەرێمی کوردستانی لە قەیرانێک بۆ قەیرانی گەورەتر بردووە، لە ناخۆشێک بۆ ناخۆشی گەورەتر بردووە، لە زوڵم و ستەمێک بۆ زوڵم و ستەمێکی گەورەتری بردووە کە بە ئاخیر قەیران و زوڵم و ستەمی لە گەلی کوردستان کردوکەوە ڕیفراندۆمێکی پێ ئەنجام داوە. دوای ئەوەی کەوا لە ستانەوە دووی خەڵکی کوردستان زیاتریش هەرچەندە تێبینیمان لەسەر ئەو نسبە و ڕێژەیە هەیەکەوە لە ڕووی تەزویرەوە بە ئاشکرا دیار بووە، بەڵام لەگەڵ ئەوەشدا خەڵکی هەرێمی کوردستان زۆرینە داوای بەڵێ کردووە ئێستا دەیەوێت مفاوەزات و گفتوگۆ لەسەر بەڵێیەکانی خەڵکی کوردستان بکە بۆ ئەوەی زیاتر پارە و پایە زیاتر پێ بەدەستکەوێت.